بەڵێ بێگومان ئەم ڕووداوە کەناڵەکانی میدیا هەروەها سوشیال میدیاشی تەنیوەتەوە خەڵک پێویستیان بۆیە کە زانیاری زیاتر وەربگرن یاخود ڕاستی و دروستی ڕووداوەکە بزانن. پێمان باش بوو کە دکتۆر سامان سیوێلی گوتەبێژی وەزارەتی پەروەردە بانکێش بکەین بۆی کە بزانین بەدواچوون بۆ ڕووداوەکە کراوە لە قوتابخانەی ڕۆشن و ئایا ئەو لێکۆڵینانە بەکوێ گەیشتووەوە و جگەلەوە وەزارەتی پەروەردە چۆن دەڕوانێتە ئەم کێشەیە. بەخێراتن دەکەین دکتۆر سامان، سوپاس کە لەگەڵمان ئامادەیت. دکتۆر پێش هەموو شتێک با بزانین ئەو زانیاری کە لەسەر ئەو ڕووداوە هەیە دروستترین شێوەکەی کامەیە چ جۆرە چۆن بووە ئەم کێشەیە بە وردی ئایا کێشەکە گەیشتۆتە ئێوە چۆن ئەم کێشەیە سەری هەڵدا و ئەم ڕووداوە ڕوویداوە؟ بەڵێ سلااو لە بەڕێستان، سلااو لە بینەرانی خۆشەویستی کوردستان 24. بێگومان دوێنێ لەگەڵ ئەوەی کە پێمان گەشت ئەو حادیسەی ڕووی داوە یاخود ئەو مامۆستا بەڕێزە ئەو پەیامانەی گەیاند بە ڕاگەیاندنەکان دەست بەجێ لەسەر فەرمانی جەنابی وەزیری پەروەردە لیژنەیەکی لێکۆڵینەوە لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگای هەولێر پێکێنرا و خودی بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر کرایە سەرۆکی لیژنەکە. طبعا نوێنەری یاسایی و نوێنەری ئیشراف و ئەوانەتی بەشدارن و ملابەساتی تەواوی حادیسەکە هەتا تاوابوونی کارەکانی لیژنەی لێکۆڵینەوە ناتوانین ئێمە نە شتەکان دەستنیشانکەین بە تەواوەتی، نە جیهەتی مقەسەر، نە جیهەتی دەستدرێژی کار، نە جیهەتی تۆمەتبار، ناتوانین ئەمانە هیچ شتێک بڵین هەتاکو تەواوی ملابەساتی ڕووداوەکە لە چوارچێوەی کەیسی لێکۆڵینەوەدا کە دوجار لێکۆڵینەوە لەسەر هەموو ئەو کەسانی کە پەیوەنددارن بەم بابەتە و لێکۆڵینەوە لە بەڵگەکان دەکرێت هەر کەسێ بەڵگەی هەبێ و بۆ نمونە ئێستا زۆرینەی قوتابخانەکانی ئێمە و بیناکانی ئێمە کامێرەی چاودێریان تێدایە. مەسەلەن بۆ نمونە کەسێک بانگەشە دەکا فڵان شت ڕووی داوە، یەکێ لە بەڵگەکان کامێری چاودێریە بۆ نمونە، یا خۆت شاهید مەسەلەن ئەو کەسە شاهیدی ڕەنگە هەبێت لە کاتی ڕووداوەکەدا مەسەلەن جاری وایە فەرمانبەر مامۆستا خەڵکیشتر ئەگەن بۆیە ئەبێت لەسەر کۆی تەواوی لایەنەکانی ئەم ڕووداوە بەڵگە کۆ بکرێتەوە و لێدوان و وتە وەربگیرێ لە ئەو کەسانی کە پەیوەنددارن بەم بابەتە و ئەو کەسانیشی کە ئاگاداری ڕووداوەکەن دوجار هەمووی کۆ دەکرێتەوە لە چوارچێوەی کۆنووسێکە و بەرز دەکرێتەوە لەلایەن سەرۆکی لیژنەکە و بۆ بەڕێز جەنابی وەزیری پەروەردە لە بەرەوەی خودی جەنابیان مفتەمە بەم بابەتە. بۆیە ئێمە هەر خروقاتێک، هەر لادانێک، هەر پێشێلکاریەک لەلایەن هەر کەسێکەوە بەرامبەر هەر کەسێکی تر لە چوارچێوەی میلاکی وەزارەتی پەروەردە نەڕێگە پێدراوە و نە بێدەنگیش دەبین لێی و خاصەتەن ئەو بابەتی کە دوێنێ بانگەشەی بۆ کراوە بابەتی کە هێڵی سوورە لەلایەن وەزارەتی پەروەردەوە بابەتەکە لە دوێنەوە ڕووی داوە. ئیدی 24 کاتژمێری بەسەر تێپەڕیوە. ئێستا لێکۆڵینەوەکان لە چ مەرحەلەیەکە و لە چ قۆناغێکە؟ دوێنێ من ئەم بەیانیەش سعات 5 بەیانی لای بەڕێز بەڕێوەبەری گشتی پەروەردەی پارێزگای هەولێر بووین. ئێمە بەیانیان زوو بۆ مەسەلەی دابەشکردنی پرسیارەکانی پۆلینۆ دەچینە ئەوێ و لەگە پرسیارەکان لەلایەن هەندێک کەسانی باوەڕپێکرا و لەگەڵ لیژنەکان و سەرپەرشتیارە بەڕێزەکانە دەنێرێ بۆ بنکەکانی دابەشکردنی پرسیار. بۆیە هەموو بەیانێک زوو ئێمە لەوێین. من بەیانیش زوو لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی سعات 5 بەیانی پرسیاری ئەوم لێ کردوتی ماوە و تەسەوور دەکرێت ئەمڕۆی تا دەمەونی و ڕۆوانە کارەکانیان تاو ببێت و هەر کاتێکیش تاوە بوو وەکوتم مەحسەری کۆبوونەوەکە کۆنووسی کۆبوونەوەکە ڕەوانەی خودی جەنابی وەزیر دەکرێت. ئەو سا حتمەن ئەوان ڕاستپاردە بەرز دەکەنەوە، پێشنیار بەرز دەکەنەوە و جەنابی وەزیریش بە خوێندنەوەی کەیسەکە و بە وەرگرتنی ڕاکان بێگومان ئەگەینە قەناعەت کە چ لایەنێک مقەسەرە، چ لایەنێک دەستدرێژی کارە، چ لایەنێک خەتابارە لە بابەتەکە و هەر کەسێکیش دەرکە و خەتای هەیە لەم بابەتەیە بێگومان سزای ئیداری تون دەدرێت هەتا ئاستی لێسەرنەوەی پلەی مامۆستایەتی یا بەڕێوەبەرایەتی نەقەڵکردنی سزای سەرنج ڕاکێشان، سزای تەوبیخ بڵێ ینی کۆمەڵە ئیجراعاتی ئیداری هەیە کە ئێمە نابێ پێش حەدەسەکان بەڕاستی حکم بدەین لەسەر هیچ کەسێ هەتاکو ملابەساتی ئەو ڕووداوە بە تەواوەتی ڕوون نەبێتەوە. باشە دکتۆر سامان، دکتۆر هەردوو لە سکاڵایان کردووە و دەیانەوێت پرسەکە بە شێوەیەکی یاسایی چارەسەر بکرێت. ئایا تاوەکو ئێستا لە ڕووی یاساییەوە ئێوە چ هەماهەنگێکتان لەگەڵ دادگا هەیە؟ ئێمە هەر کەسێک لەلایەن فەرمانبەرێک یان مامۆسایەکی وەزارەتی پەروەردەوە لە دادگا تۆمار بکرێت
بێگومان ئەوسا نوێنەری بەڕێز دادوەری دادگا داوای نوێنەری وەزارەتی پەروەردە ئەکات. ئێمە نوێنەری ئێمە لە بەشی یاسایی چ لە پەروەردەی پارێزگاکان بێت لە سەراسی دیوانی وەزارەتی پەروەردە بێ ئێمە نوێنەری ئێمە دەستنیشان دەکرێت و دەچێت بۆ دادگا و بەژاری لە جەلساتەکانی لێکۆڵینەوە دەکرێت تا دەگاتە ئاکام و بڕیاری دادگا. بۆیە هەر کاتێک داوا لە وەزارەتی پەروەردە بکرێت لەلایەن بەڕێز دادوەرەوە ئێمە نوێنەری یاسایی خۆمانیان بۆ دەنێرین. باشە دکتۆر جەنابەت ئاماژەت بەوە کرد کە ئەو کەسەی کە با بڵێن ئەو دەستدرێژەی بەسەر کراوە هاتە بەردەمی مایکی میدیاکان و ئەو کێشەیە گەیاندە ڕای گشتی لە چارەسەرکردنیشیدا بە هەمان شێوە ئێوە ڕای گشتی ئاگادار دەکەنەوە وەک گوتت ئێمە مەحزەرێک دانین کۆبوونەوەکان ئەەکەین بە دواچوون ئەەکەین هاوڵاتیان لەو بارەوە ئاگادارەکەن چونکە ئەمە کاریگەریە بێت لەسەر کۆمەڵگە کاریگەری بێت لەسەر ناوەندەکانی خوێندن تا چەند هەوڵی ئەوادەن چۆن وەکو خەڵک لە ڕای گشتی کێشەکەی زانی بە هەمان شێوە چارەسەرەکەش بزانێت لە ڕای گشتیە یعنی ڕای گشتی ئاگادار بێت لە چارەسەرەکەی. بەڵێ بێگومان لەمەوە پێشیش بەڵێ لەمەوە پێشیش هەروامان کردووە. من حەزەکەم بە ڕوونی شتێک بڵێم کە وەزارەتی پەروەردەی شەکە لەو وەزارەتانەی کە زۆرترین میلاکی هەیە لە ڕووی پێکاتەوە لە ناو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە نزیکەی 162,000 مامۆستا و فەرمانبەرمان هەیە بە نزیکەی 1,845,000 قوتابیمان هەیە بە کەرتی تایبەتیشەوە نزیک بە 2 ملیۆن قوتابیمان هەیە و ئەتوانین بڵین سێیەکی زیاتر دانیشتوانی هەرێمی کوردستان ڕاستە و خۆ لە ژێر چەتری وەزارەتی پەروەردەیە یا دەخوێنن یا کار دەکەن بۆیە شتێکی ئاساییە حتا لە ڕووی کۆمەڵناسی و دەروونناسیشەوە گە شڕۆڤەی بکەین ئەم جۆرە ڕەفتارانە ئاساییە لە ناو میلاکیشی زۆر و زەوەند و ئەوەیە مەسەلەن ڕووداوی دەو شێوەیە ڕەنگە لە شێوەی شار لە شێوەی هەراسانکردن لە شێوەی گێچەڵکردن لە شێوەی خوانەخواسە شتی ناقانونی و نایاسایی هەڕوو دەدات لە هەموو کۆمەڵگەیەکە و لە هەموو شوێنەکە و لە ناو هەموو دام و دەستگایکشە ئەم شتانە هەڕوو دەدا بەڵام ئەوەی کە گرنگە بێدەنگ نەبوونی وەزارەتی ئێمە لە ئاست چووکترین لادان یا خڕوقات یا خوانەخواسە پێشێلکاری کە لەمەوە پێشیش من حەز دەکەم لێرە بەڕاستی بۆ ڕای گشتیش ڕای بگێنم هەر ڕووداوێک ڕوودەدات تەنانەت لە باخشەیەکی منداڵانە لە دوورترین خاڵی هەرێمی کوردستان خودی جەنابی وەزیری پەروەردە ڕاستەوخۆ دەچێتە سەرهێڵ بەو بابەتانە جگە لەوەی ئێمە لە سەرئاستی پارێزگاکانیش بە ڕێبەرایەتی گشتیمان هەیە لە سەرئاستی قەزاکان بە ڕێبەرایەتی پەروەردەمان هەیە لە سەرئاستی سەرپەرشتیکردن ئیشرافمان هەیە بەڵام لەوێ ڕای هەموو ئەم توانە مرۆیانەی کە هەمانە خودی جەنابی وەزیریش زۆر مهتەمە بۆ ئەوەی کە هیچ شتێک تێنەپەڕێ لە بابەتی نادادپەروەری لە بابەتی دەستدرێژیکردن لە بابەتی پێشێلکاری و دڵنیا بن ئێمە لە پاش تاوابوونی ڕێکارەکانی لێکۆڵینەوە بۆ ڕای گشتی ئەنجامەکەش ڕادەگەیەنین و لایەنی تۆمەتبار ئەوانی کە ئێستا تۆمەتبارن ئەو لایەنانش خەتابار دەستنیشان دەکرێن و سزاکانیش ڕادەگەێنین بۆ خەڵک و ئێمە هیچ باکمان نیە لەوە ئەوە بە پێچوانەوە ئەرکە بۆ ئێمە بۆ ئەوی هەم ڕای گشتی شوشەقامی کوردستانیش بزانن کە دام و دەستگای پەروەردەیی و شکۆی مامۆستا زۆر گەورەتر لەوەی خوانەخواسە کەسانێک چ خۆیان مامۆستا بن چ لە دەرە وەکو هاوڵاتی بتوانن خوانەخواسە سوکایەتیان بێڕێزی بە هیچ کەسێ بکرێت. بەڵێ سپاس بۆ دکتۆر سامان سیوەیلی گوتەبێژی وەزارەتی پەروەردە سەبارەت بەو کەیسەی کە دوێنێ ڕوویداوە لەگەڵ مامۆستایەک لە قوتابخانەی ڕۆشن لەگەڵمان بێ سپاس بۆ وەڵامەکانت.